یان حکومت هێشتا شارەزای دەخە یاساییەکان نییە یان بەلایەوە ئاساییە بڕیار شوێنی یاسا بگرێتەوە لەبەر ئەوەی لە کاتێکدا زیادکردنی باج ڕسومات پێویستی بە گەڕانەوە بۆ پەرلەمان و دەرکردنی یاسایەکی تایبەت هەیە کەچی بە پێچەوانەوە حکومت بە ناوی ڕێخستنەوەی سیستەمی کۆکردنەوەی باج و ڕسومات 11 بڕیاری نوێی دەرکرد و بواری باجوەرگرتنی لە هاوڵاتیانی ئاسایی فراوانتر کرد یاساناسان تانە لەو بڕیارە دەدەن و پێیان وایە ئەم کارە هێندەی تر پەرلەمان بێبەها دەکات. پرسی دانان یا زیادکردنی باج و هەر جۆرە ڕسوماتێک پرسێکی یاساییە پێویستە ئەو دەسەڵاتی کە مافی بەخۆی داوە باجەکە بسپێنێ لەسەر هەر سێکتەرێک بگەڕێتەوە بۆ دەقی یاسایی کە دەسەڵاتی دانانی یاساکە لە ڕووی اختصاسەوە بریتێ لە پەرلەمان واتە دانانی باج هەر چۆن لە دەستوری عێراقا لە مادەی 28 هەروە لە مادەی 19 بەڕوونی باسکراوە نابێ ئەسەرێکی ڕەجعی هەبێ بگەڕێتەوە بۆ دواوە بۆ ڕابردوو بگەڕێتەوە هەروەها نابێ ئەم پرسە بە بڕیاری ئیداری ڕێک بخرێ بەڵکو پێویستی بە یاسایە و بە شێوەیەک باج دابنرێ و زیاد بکرێ کە لایانی بازدەر هاوڵاتی و ئەوانەی کە فشارەکە کەوێتە سەریان بە ئاسانی ئەم دۆخە تێپەڕێنن. ئێستا هەرێمی کوردستان تەحمولیەوە ناکە هاوڵاتی دوای زیادبوونی نرخی ئەوەی پێدەوترێ دینار هەروەها بارگرانێکی زۆری ئابووری خراپ باجیشی بێتە سەر بە تایبەت لەسەر ئەوانەی ناویان بردوون هەندێکیان هەر جێ پێکەنینە وەکو سیارە لێ خۆڕین وەکو هەندێک لەوانە من بیستومە ئەو کۆمپانیانەی کە پێیانڵن کۆمپانیا زەبەلاحەکانی پەیوەندیکردن باجانەکەوێتە سەر 2000 ئەوانش باجەکە خەنە سەر خەڵک. زیادکردنی باج ڕسومات پێچەوانەی دەستوری عێراقا چونکە لە مادەی 28 بڕگەی یەکەم دەڵێت باج ڕسومات ناسەپێندرێت هەموار ناکرێت کۆ ناکرێتەوە لی نابەخشرێ تەنها بە یاسا نەبێت. شارەزایەکی دەستور دەڵێت ئەگەر پەرلەمانێکی کارا و ڕاستەقینە هەبێت پێویستە لێکۆڵینەوە لە سەرۆکی حکومت بکات کە چۆن بەبێ ئاگاداری پەرلەمان بڕیاری لەم جۆرە دەسەپێنێت. ئەم بڕیارە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەناو حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە وەکو هەموو بڕیارەکانی پێشووتری مەسەن تایبەت بە بڕیاری پاشەکەوتکردنی موچە بڕیاری ڕاگررتنی تەرفیعی مۆزەفین لە هەرێمی کوردستان ئەمانە هەمووی نایاسیین چونکە مەسلەی موچە مەسلەی تەرفیع ئەمانە هەمووی بە یاسا ڕێکخراوە کەواتە دەبێ بە یاسا تۆ بێی دەستکاری ئەمە بکەی بۆ نییە یاساواتە لە پەرلەمان دەرچێت لە دەسەڵاتی یاسادانانەوە دەربچێت بەڵام سوڵتەی تەنفیزی سوڵتەی جێبەجێکارە سوڵتەی یاسادانان نییە پەرلەمانێکی کارا بێ فعلی بێ خاوەن دەسەڵات بێ لێپرسینەوە لە سەرۆکی حکومت دەکا وەرە هۆی سەپانی ئەم سیستەمی پاشەکەوتە ئەم ڕاگرنی تەرفیع ئەم مەسلەی باز و هینا چۆن تۆ دەی سەپێنی بەبێ ئاگاداری ئێمە بەبێ ئاگاداری ئێمە ئەمە تەدەخولە تەجاوزە لەسەر ئیشی پەرلەمان خۆیان بەڵام بەداخەوە پەرلەمانەکە ئێمە پەرلەمانێکی کارتۆنیە خاوەن دەسەڵاتی فعلی نییە و خۆشیان باش دەزان. ئەوە یەکەم جار نییە حکومت بەبێ گەڕانەوە بۆ یاسا کودەتا بەسەر دەخەکانی یاسادا بکات لێبڕینی موچەی فەرمانبەران سیستەمی پاشەکەوتی موچە ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران هەموو ئەوانە تەنها بە بڕیار جێبەجێکران لە کاتێکدا پێچەوانەی دەخەکانی یاسا بوون. ئێستاش داوا لە پەرلەمان دەکرێت بڕۆڵی خۆی هەڵبستێت و ڕێگە نەدرێت ئەم بڕیارە بە ئاسانی بە فلتەری پەرلەماندا تێپەڕێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.